ئێمە وەکو سنتەری ڕۆشنبیری شەقڵاوە ماوەی 2 مانگە دەست بەکار بووینە ستافێکی نوێی نەزران وەکو سەرۆی سنتەری ڕۆشنبیری شەقڵاوە. ئێمە ئامانزمان خزمەتکردنی بواری هونەری و ڕۆشنبیری ئەدەبیات لە شەقڵاوە، ئەمەش کە ئێستا دەبینێت لە پشتمنەوە یەکە لە چاڵاکیە ڕۆشنبیری ئەدەبیەکان ناسانی 2 کتێبە بۆ برای بەڕێزمان دڵشاد کاوانی و مامۆستا ڕەوەند. دیارە ئەو 2 بەڕێزە ئەمڕۆ مەراسیممان بۆ کردوون بۆ ناسانی ئەم کتێبە، وەک دەبین کۆمەڵێک نووسەر و ڕۆشنبیری لە شاری ئەولێر هەروەها لە شەقڵاوە لە دەوروبەری شەقڵاوە ئەمڕۆ لێرە ئامادەن. ئێمە ئەم 2 نووسەرە بەڕاستی ڕۆڵێکی باشیان هەیە، پێشتری چەندی کتێبیان هەیە بۆ لەسەر ئاستی کوردستان و دەروی کوردستانیش بەڕاستی ئەمانە ناوبانجیان هەیە و توانین بڵێم ڕۆڵیان هەیە. ئێمە وەکو سنتەری ڕۆشنبیری شەقڵاوە هەر کەسێک هەر نووسەرێک هەر ڕۆشنبیرێک دەستی هەبێ لە دووسین یاخود لە هەر بوارێشتری ژیان ئێمە هاوکاری پژگیریانەکەین بۆ ئەوی بتوانین خزمەتی شارەکەی خۆمان بکەین لە هەر بوارێکی ژیان بێ، بەتابێت لە بواری هونەر و بەتواری ڕۆشنبیری لە بواری شەحر لە بواری ڕۆمان. من سوپاسیانەکەم بەڕاستی ئەمڕۆ ڕۆڵێکی باشیان هەبووە کە ئەم کتابانیان بەرەم هێناوە. دیارە ئەم 2 کتێبەمان کە تازە بە چاپ گەشتون لە بواری پەرەپێدانی مرۆین، یەکیان 200 بیرۆکەی ڕۆبن شارمایە بە ناوی بیرۆکەکانی سەرکەوتن. دیارە ڕۆبن شارما یەکێکە لە پارێزەر و نووسەرە هەرە دیارەکانی جیهان کە بۆتە پێشەنگ لە بواری پەرەپێدانی مرۆیی. ئێمە هەستاین ئەم بیرۆکانەمان جارێکی کرد بە کوردی کردەوە و لەگەڵ کۆمەڵگەی کوردی گونجاندمانە و بەرجی کوردیمان کردوتە بەر بۆ ئەوی خوێنەری کوردی پێی ئاشنا بێت و بتوانن سوود لە بیرۆکەکان بۆ گەشتن بە سەرکەوتن ببینن. ئەو کتێبی دووەم کۆکراوەی شکستی 56 کەسایەتی جیهانین کە تێیدا ئێمە پێچەوانەی کتێبەکانی دیکە کە لە بواری پەرەپێدانی مرۆیی نووسراون ئێمە هەڵساوین بە دەرخستنی شکستەکانی کەسایەتی بەناوبانگەکانی جیهان لەوانە کە چەرچڵ، ئیسحاق نیوتن، ئەدیسۆن، کۆمەڵێکی دیکە کە تەنانەت غاندیش خۆی لەنێو ئەم کەسایەتیانەدایە. بۆیە ئێمە پێمان وایە هەموو مرۆڤێک دوای کەوتن دوای شکست دەتوانێت جارێکی دیکە سەرکەوێتەوە، چونکە کاتێک کە لە هەر شوێنێک شکست هەبوو بەدڵنیایەوە سەرکەوتنیش بوونی دەبێت. ئەمانە کتابی پەرەپێدانی مرۆیی هەرچەندە ئێمە لە کوردستان تازە لەسەر ڕێگای پەرەپێدانی مرۆین، هەڵبەتە پێویستیەکی حتمیە بۆ چونکە دوجار ئێمە کە کتێبی پەرەپێدانی مرۆیی دەخوێنینەوە دەتوانین هێزی ئینتڵاقی تواناکانمان کۆ بکەینەوە و سوود لە ئەزمون و شکستی کەسانی ڕابردووی پێشخۆمان وەربگرین بە تایبەتی جیهانیەکان دەتوانین دوجار خزمەتی کۆمەڵگەی کوردی پێ بکەین. ئاشناکردنی خوێنەر بەو شکستی ئەو کەسایەتیانە شتێکی نامۆنیە، شتێکی ئەسڵەن بە پێچەوانەوە زۆر گونجاوە، لەبەرەوەی ئێستا خوێنەری ئێستا یاخود جیلی ئێستا ڕەنگە زۆر ئاشنا بن بەو کەسایەتە جیهانیانە. وەکو ئاماژەم پێدا لە بواری پەروەردەیەوە زۆر سوودی هەیە، لەبەرەوەی ساڵانە لە پەروەردە لە بزنس یەک لە کتێبەکان کە بۆ ڕۆبن شارمەیە محازەراتەکانی یاخود وتەکانی بانگێش دەکرێت و سمینار ئەدات لە بۆ کارمەندانی کۆمپانیاکان بزنسەکان لەوەی لە ڕۆتینیاتی ڕۆژانە دوور بکەونەوە، لە مەلەل دوور بکەونەوە، ئومێدیان لا دروستبی، ئامانجیان لە ژیاندا لەوە دروستبی. ینی ژیانی ئەو سەردەمە لە هەموو شوێنێک والی هاتووە لەبەر ڕۆتینیاتی ژیان کەسەکان زۆر تووشی مەلەل و دووبارە بوونەوەی ژیان تووشی ئەو نوشوستیانە دەبن، بەڵام بەگوێبستنی یا بە خوێندنەوەی بابەتەکانی ڕۆبن شارما خوێنەر ئامانجێکی لە بۆ ژیان دروستە بی، دووبارە دەگەڕێتەوە ناو کۆمەڵگا.